چیرۆکی جوتیارە چینیەکە. ڕۆژێک جوتیارێکی چینی ئەسپێکی هەبوو. ئەسپەکەی لەپڕ ڕۆژێک ون بوو. دراوسێکانی سەردانیان کرد و وتیان پێمان ناخۆشە ئەسپەکەت ون بووە، هەواڵێکی ناخۆشە، وانییە؟ جوتیارەکە وتی لەوانەیە. پاشان بۆ ڕۆژی دواتر ئەسپەکە گەڕایەوە و 6 ئەسپی تری لەگەڵ خۆی هێنایەوە ماڵەوە. دواتر دراوسێکان هاتنەوە بۆ لای جوتیارە چینیەکە و پێیان وێت ئەوە بەختێکی باشە کە ئەسپەکەت بە 6 ئەسپی ترەوە گەڕاوەتەوە، وانییە؟ جوتیارەکە دووبارە وتی لەوانەیە. پاشان بۆ ڕۆژی دواتر کوڕی جوتیارەکە کاتێک ویستی یەکێک لە ئەسپە کێویەکان ماڵی بکات کەوتە خوارەوە و قاچێکی شکا. دواتر دراوسێکانی هاتنەوە بۆ لای وتیان دیارە ئەسپەکان مەترسیدارن، پێمان ناخۆشە، ئەم ئەسپانە زۆر مەترسیدارن، وانییە؟ وتی ڕەنگە. بۆ ڕۆژی دواتر سوپای چین هاتنە گوندەکە بۆ ناونووسینی ئەو کەسانەی کە ئەتوانن سەربازی بکەن. کاتێک گەیشتە سەرەی کوڕی جوتیارەکە وتیان تۆ بە کەڵکی ئێمە نایت لەبەر ئەوەی قاچ شکاوە. دووبارە دراوسێکانیان هاتنەوە بۆ سەردانی جوتیارەکە و وتیان تۆ بەختێکی باشت هەبوو چونکە کوڕەکەت قاچێکی شکاوە و نەیان برد بۆ سەربازی. ئەویش وتی لەوانەیە. هەموو ئەم ڕووداوانە وانەیەکن بۆ ئەوەی هەندێک جار کە بەختێکی باش دێت ڕەنگە دەرئەنجامەکەی باش نەبێت، یاخود هەندێک جار کە هەواڵێک یان شتێکی ناخۆش ڕوو ئەدات ڕەنگە دەرئەنجامەکەی باش بێت. بۆیە هەرگیز بێهیوا مەبە.